لدنگدان کنوی دا که چندین میم کوین یان بلاو کربوه و اوی کام میم کوین لسالی 2022 لناو گورترین اکسچنج دنیا و یکمین اکسچنج دنیا به نسبت کریپتوکارنسی که بایننس لیست ببید بیبی دوج کوین سروی 1 میلیون دنگی هینار بلا لپاش او دنکینانه دراوی الکترونی بیبی دوج کوین جاو که برابری یکمی اکسچنج یا خود صرافی بایننس لتویت کاباسی اوی کربو که سوپای بیبی دوج کوین یا خود او کسانی که خوانی بیبی دوج کوینن زوربایان روبوتن که بررسی اما شتێکی زۆر نەخۆش بۆ لە مێژووی بیبی دوج کویندا بەڕێوەبەر یەکەمی بایننس بێت و بەم شێوەیە ڕێز لە هۆڵدەرەکانی بیبی دوج کوین نەگرێ و کاتێک کە بەڕاستی دەنگێکی زۆر هێنا لە بۆ ئەوەی لەناو بایننسی لیز ببێت ژاو بێت و بەم شێوەیە هۆڵدەرەکانی بیبی دوج کوین بە ڕۆبۆت بناسێنێت. بنای خواست سلاو هاوران هیوام لهر شوینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله برزاندی سانه منی هاتماین لخدمت ایوه و پیشکش کردن ویدیوی کی تر لزنجیره ویدیوکانی بده سنانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بده سنانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنانی پاره لانترنت و برزانه که یکم جارو چنل بینن لیره چنلی بده سنانی پاره لانترنت که من هاتماین هفتانه 4 ویدیو لره و چنل و بلاوکموه که ایوه ببرم بردتوان در و الکترونیاکان و هر و دلار امریکی به دست بینن بو اوی ایوه هیچ یک ویدیوکانی دهاتو لدست ندن که من بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله تنشش چالاک بکن بو اوی هر کاته کم ویدیو یک آپلود کم یا خود بلاوکموه یوتیوب لره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کذبن که بین ویدیوکام ببینن. بله عزیزان چون که ازانم زوربای خلکی کردستان هر وکو که من آگادارم هولدری دراوی الکترونی بیبی دوج کوینن و لسر منش پیوسته که هر دنگو باسه که نوع سبارت به دراوی الکترونی بیبی دوج کوینه هبه براسی ویدیو لسر درست بکن بو اوی هولدرکانی کردستانش آگادار بن لدنگو باسه کانی ام دراو خوشویسته لای خلق. بله عزیزان هر وکو لبیداتی ویدیو کن بو و باز کرد که پست کیان بلاو کردوه که بو سال 2022 چی میم کوینک براسی لناو گورترین اکسچنج دنیا که بایننس لیست ببید که بیبی دوج کوین رتبه یکمی اینال دنگ دانکی و سروی 1 میلیون کس دنگیان به بیبی دوج کوین دابو اوی سال 2022 لناو بایننس لیست ببید. بلام شتێکی ناخوش لیره روی دا عزیزان که پیوست بای و بلین چون که مدیری بایننس که جاوه لتوی تکاباسی اوی کرد که بیبی دوج کوین روبوتی بکار دین و تا هولدرکان و کمونیتی بیبی دوج کوین روبوتا که اما براستی شتێکی زۆر ناخۆش بوو و زۆربەی هۆڵدەرەکانی بیبی دوج کوین و ئەو کەسانەی کە پاڵپشتی لە بیبی دوج کوینەکەن لەژێر پۆستی بەڕێوەبەری گشتی بایننس بەڕاستی کامنتیان نووسی بوو و هەندێکیان باسی ئەوەی کردبوو کە بیبی دوج کوین ڕۆبوت نییە کە ئێمە ڕۆبوت نین ئێمە سوپایەکی زۆر گەورەین و بیبی دوج کوینمان هۆڵ کردووە و ئینشەڵڵا بیبی دوج کوین سەر دەخین و بۆ ئەوەی بە زووترین کات لەناو گەورەترین ئەکسچێنجەکانی دنیا لیست ببێت. براسی ما شتێکی زۆر ناخۆش بوو من چونکە ئیلان ماسک پشگیری لە بیبی دوج کوینەکە بەڕاستی ژاوش چونکە لەگەل ئیلان ماسک یەک نین لەبەرەوەی لە ساڵێکە کە باسیەوەی کردبوو کە ئیلان ماسک بە کەیفی خۆی بەڕاستی کریپتۆکارنسی دەستکاریەکە و یاخود تویتێک لە کریپتۆکارنسی بڵاوەکەتەوە و نرخەکان بە یەکجاری بەرز و نزمەکەتەوە کە من بوومە چێ بەڕاستی ژاو کە مدیر عاملی یا خود مدیری یکم برابر یکمی بایننسیه لبر ایلان ماسک چون که بینیان خوش نیه باسی اوی کرده به که براسی کمونیتی بیبی دوج کوین روبوتن من بم شوی ابینم بلا عزیزان پیوسنا که بسما نو کامنتکان زوربی هولدرکانی بیبی دوج کوین و اوانه که پالپشتی بیبی دوج کوین براستی بتونترین کامنت جوابی برابر بایننسیان دا بوه که ایمه سوپایی که با قوتین و ناکره که تو به کیفی خود بلیت که بیبی دوج کوین کمونیتی زوربان روبوتن براستی اما شتێکی زۆر ناخۆش بوو کە من ئەمە بە شتێکی زۆر نامانتقیە بینم عزیزان چونکە بەڕاستی نزیکەی 1 ساڵە کە هۆڵدەری بیبی دوج کوینم ئەو کمونیتیای کە بیبی دوج کوین کو کردیتەوە بە زیرەکی خۆی بووە بە ڕیکلامکردنی خۆی بووە و هەروەها بەوەی بووە کە بەڕاستی بیبی دوج کوین هەر شتێک کە گوتیتی ئەنجامی داوە بوو بۆیە بەڕاستی زۆر کەس لە دنیا خۆشەویستیان بۆ ئەم دراوە ئەلکترۆنیان دەربڕیوە بە تایبەتیش کە ئیلان ماسک لە ساڵی 21ەوە 2021 تویتێکی لەسەر بیبی دوج کوین
بڵاوی کردەوە و بە شێوەی ڕیتم و ئاهەنگ پشگیری خۆی بۆ دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین دەربڕێ و من شاهدی ئەوەیە دەم کە بەڕاستی کۆمۆنیتی بێبی دۆچکۆین و هەروە هۆڵدێرەکانی بێبی دۆچکۆین هیچ کامیان فێک نین ڕۆبۆت نین و من بەتەعداوارم کە بێبی دۆچکۆین دراوێکە بە تەکیدەوە پێتانەڵێم کە دواتر ئەگەر بەڕاستی کۆمۆنیتی بێبی دۆچکۆین زیاتر بچیتە سەرەوە کە ئێستا نزیکەی 1,600,000 هۆڵدەری هەیە ژاو بێت و داوای لێبوردن لە کۆمۆنیتی و هۆڵدەرەکانی بێبی دۆچکۆین بکات چونکە بەڕاستی ئەمە تویتێکی زۆر نەخۆش بوو کە هەموو هۆڵدەرەکان و کۆمۆنیتی بێبی دۆچکۆین بە ڕۆبۆت بناسێت کە ئەمە شتێکی زۆر نەخۆش بوو لە مێژووی یەک ساڵەی بێبی دۆچکۆیندا کە ئەم شتەی ڕوویداوە ئەگەر بێت و بەڕێوبەری باینەنس کە هەروەکو گوتم بێت داوای لێبوردن لە بێبی دۆچکۆین بکات و ببورن لە هۆڵدەرەکان و لە تیمی بێبی دۆچکۆین بکات بەڕاستی ئێمە شاهدی پامپێکی گەورەی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین دەبین و ئەو کاتی بەرەو ئەوە ئەچین کە بێبی دۆچکۆین بەڕاستی شانسی ئەوەمان دەبێت کە بێبی دۆچکۆین لەناو باینەنسی لیست ببێت بەڵام تاکید بە نازیزان کە بێبی دۆچکۆین بەرەو سەرکەوتنە گەورەکانی دەڕوە چونکە هەموو مەوعیدەکانی و ئەو وعدانەی کە بە هۆڵدەرەکانی یادەت بەڕاستی 100% دروستن من ئیمانم زۆر بە بێبی دۆچکۆین هەیە کە لە چەند ساڵی داهاتوودا بەڕاستی چەندین سفری کەم بکاتەوە بۆ ئەوەی ئەوانەی کە بەڕاستی هۆڵدەری بێبی دۆچکۆینن زیاترین قازانج بکەن لە ڕێی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆینەوە بێبی دۆچکۆین دراوێکە ئازیزان کە لە ساڵی 2021ەوە هاتە ناو بازاری کریپتۆکارنسی و ئەو کاتی کە ئیلۆن ماسک یەکەم دەوڵەمەندی دنیا بەڕاستی پشگیری لەو دراوەی کرد پامپێکی خوارد و لە ئێستادا 8.0 معاملەی پێکرێ لە ناو بازاری کریپتۆکارنسی 1.54% بەرەو داکشان هاتووە لە ماوەی 24 کاتژمێرە و بە نسبەت بیتکۆینەوە 5.13% بەرەو داکشان و هەروەها بە نسبەت ئەتریومەوە یاخود هەمان ئەسێریومەوە 1.69% بەرەو داکشان هاتووە لە ئێستادا ئێوە دەتوان لەسەر نێتوەرکی باینەنس و هەروەها ئەسێریوم ئەم دراوای هۆڵدی بکەن لەناو جزدانە پارەکەتان یاخود لەناو هەر ئەکسچێنجێکی تر مارکێت کەپی ئەم دراوە 163 میلیۆن دلارە و هەروەها مارکێت کەپی ڤۆڵۆمی 24 ساعتی ئەم دراوە بەڕاستی زۆر دابەزیوە کە لە ماوەی 24 کاتژمێرە 2.44% بەرەو داکشان هاتەوە کە لە ئێستادا 4 میلیۆن دلارە و هەروەها ئازیزان ئەم دراوە 420 کوارتە لەسەر نێتوەرکی باینەنس کە 146 توکەنسوزی کردووە کە 231 کوارتی ماوە و هەروەها 115 کوارت ئێستا لە ناو بازاڕیە و معاملەی پێکرێت و هەروەها بەڕێزان لێرانە ئەچینە سەر بەشی ئەکسپلۆر کە هەروەکوە بینن ڕۆژ بە ڕۆژ لەسەر هۆڵدەرەکانی بێبی دۆچکۆین زیاتە بێ و لە ئێستادا 1,584,752 هۆڵدەری هەیە و هەروەها لە بەشی مارکێت کاتێک ئەچنە سەر بەشی مارکێت ئەو ئەکسچێنجانەی کە بێبی دۆچکۆین لە ناو لیست بوو ئەتوانن لێرانە ببینن کە گرنگترینیان OKX یاخود هەمان OKX و هەروەها هۆتبیت و چەندین ئەکسچێنجی تر کە دراوی کۆین تایگەر و چەندین ئەکسچێنجی تر کە بێبی دۆچکۆین لە ناوی لیست بووە بەڵێ ئازیزان ئەمە بەڕاستی ئەمەش دەنگ و باسێک بوو بە نسبەت بێبی دۆچکۆین کە پێویستە بۆیەوە بڵاو بکەمەوە هەر دەنگ و باسێکی نوێ لەسەر ئەم دراوە خۆشەویستە چونکە هەروەکو دووبارەیەکەمەوە ئازانم زۆربەی خەڵکی کوردستان هۆڵدەری دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆینن و ئەم دراوان هۆڵ کردووە بە ئومێدی ئەوەی کە ڕۆژێک بەڕاستی بێبی دۆچکۆین هەروەکو شیباین و هەروەکو دۆچکۆین بتەقێتەوە بەڵێ ئازیزان پێویست ناکات ئەم ڤیدیۆی درێژەی پێ بدەم چونکە ئەم دەنگ و باسەش زۆر گرنگ بوو ئێوە بڵاو بکەمەوە هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم و یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ